سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش بە بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە کاتژمێر 7 ئێوارێ و وەک هەموو یەکشەمێک لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی هەڵقەی شنیۆ دەربارەی باسێکی تەندروستی کە بۆ ماڵی هەمووتان گرنگە. ئەوەی کە لە پشتی منەوە دیارە هەتاوە و ئەوەی کە بە دەوروبەریەوەیەتی بریتیە لە هەسارەکانی تری دەوری هەتاو. بۆیە لێرە وەستاوم بۆی کە بەتان باس بکەم چۆن هەتاو بۆ بوونی هەموو سیستەمی سوڕان و هەموو گردون گرنگە دڵیش ئاوا بۆ مرۆڤ گرنگە. ئەمەڵقەی چارە تایبەتە بە نەخۆشیە زگماکیەکانی دڵ لە مناڵانە. هۆکارەکانی ئەم نەخۆشیانە چین بەربڵاوی ئەم نەخۆشیانە لە مناڵانی کوردستانە چییە و چۆنە و بۆچی شوایە. توێژنەوە زانستیەکان لە وڵاتانی وەک ئەمریکا و بەریتانیا دەری خستۆ لە 1000 مناڵ 8 هەتاوەکو 10 مناڵ دەستنیشانەکرێن بە نەخۆشیەکانی دڵ لە مناڵانە. بەڵام لە کوردستانی خۆمان ئەم ژمارەیە 12ەیە. بۆ پرسیارێکە و بەدوای وەڵامەکە ئاگەڕێین. لەم بەرنمەیە میوانەکانمان بریتین لە دکتۆر ئاسۆ فایق کە پزیشکی ڕاوێژکاری نەخۆشیەکانی دڵی مناڵانە، دکتۆر داریان حەمەفەرەجکە پزیشکی دەرمانسازە، دکتۆر نەسرین زەنگەنە کە پزیشکی تیشک و سۆنەرە و دکتۆر ئاراز جەلال کە پزیشکی پسپۆڕی دەمودانی مناڵانە. و دەست پێکردن بە بەرنمەکە بە ئەنیمێشنێکی کوردێنراو دەست پێیەکەین دەربارەی نەخۆشیە زگماکیەکانی دڵی مناڵان. پاشەو گەڕەم خزمەتتان بۆ تاوتوێکردن و وەڵامی پرسیارەکان لەگەڵ دکتۆر ئاسۆیە. لەگەڵمان. نەخۆشیە زگماکەکانی دڵ بریتە لە بوونی کێشەیەک لە پێکاتی دڵدا کە پێش ئەوەی منداڵ لەدایک بێ دروست دەبێت و گەشە دەکات. باوترین نەخۆشیە زگماکەکانی دڵ پێگاتوە لە چەند حاڵەتێک لەوانە بوونی کونێک لە نێوان دوو سکۆڵە و جەچکەلەکانی دڵ کە پێی دەگوترێ کونبوونی دڵ. هەروەها تەسکبوونەوەیەک لە شاخوێنبەری سەرەکی جەستەدا کە پێی دەوترێ تەسکبوونەوەی شاخوێنبەر. هەروەها تەسکبوونەوەی سەمامەکانی دڵ. ئەم حاڵەتانە لە بەریتانیا لە هەر 100 مناڵێکی تازەلدایک بوو یەکجار ڕوودەدات. لە زۆرینەی حاڵەتەکانە کێشەکە لە کاتی دروستبوون و گەشەکردنی سەرەتایی کۆرپەلەدا ڕوودەدات. دەکرێت ئەمە بەهۆی هەڵەیەکی جینایەتیەوە ڕووبە، بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ هۆکارێکی دیار و ناسراو نییە. زۆرینەی ئەو کێشە زگماکیانەیە دەکرێت لە هەر قۆناغێکی دووجانیەوە هەستیان پێ بکرێت و دیاری بکرێن، بەڵام هەندێکیان هەتا منداڵەکە لەدایک نەبێ دەرناکەوێ و هەندێک لەو حاڵەتانی کە کەمترین مەترسیان هەیە زۆر دوای لەدایکبوونیش دەردەکەون. نیشانەکانی نەخۆشیە زگماکەکانی دڵ لە مناڵاندا بریتین لە شینبوونەوەی پێست و کەم خۆراکی و کێشەی هەناسەدان و ماندووبوونی زۆر و خێرابوونی لێدانەکانی دڵ و ئارەقکردنەوەی زۆر و ئازاری سنگ. چارەسەری نەخۆشیە زگماکەکانی دڵ بە پێی کەسەکە و شێوازی حاڵەتەکە دەگۆڕێت. هەندێکیان تەنها پێویستیان بە پشکنینی بەردەوام و ئاسایی هەیە، بەڵام هەندێکی تریان پێویستیان بە وەرگرتنی دەرمان و نەشتەرگەری هەیە. بەڵگەی زانستیش هەیە کە ئەوە دەسەلمێنێت هەندێک لە نەخۆشیە زگماکەکانی دڵ دەکرێت لە ناو خێزانەکاندا لەنەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر بگوازرێتەوە. بۆ قسەکردن دەربارەی نەخۆشیەکانی دڵی مناڵان هیچ کەسێک لەو کەسە باشتر نییە کە پرۆفیسۆر یاریدەرە لە بوارەکەی خۆیان بۆم زانە بێ بە پرۆفیسۆر و پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵی مناڵانە. دکتۆر ئاسۆی دڵ. سپاس دەکەین دکتۆر هەڵگوردی گوڵ. سپاس بۆ ئامادەبوونە. ئەمێ لێو دەست پێ بکەم داتاکان دەربارەی دەرکەوتنی نەخۆشیە زگماکیەکانی دڵی مناڵان لە وڵاتان بە پێی وڵات جیاوازی خۆی هەیە. لە بەریتانیا لە 1000 مناڵە 8 مناڵە، لە ئەمریکا پێم وا بێ بە 10 مناڵ. ئێوە توێژینەوەکتان کردو دەربارەی ئەم نەخۆشیە لە کوردستانە لە 1000 مناڵی کوردستان چەندێکیان دەستنیشانەکرێن بە نەخۆشیەکانی دڵی مناڵان. بەڵێ زۆر سپاس دەکەم. تەمان نەخۆشی زگماکانی دڵ بەڕاستی دەردێکی درێژخایەنە بە مناڵانەوە، لەبەرەوە زۆر زەرورە لە کوردستانیشە بە تایبەت. ئێمە توێژینەوەیەکمان کردووە، بەڵام پێم باشە ینی و ئینشەڵا هەر کار لەسەرەوە شەکەین لە هەموو کوردستانە ئەو توێژینەوانە بەردەوام بێ، نەک تەنها لەسەر مستەوای شاری وەکو سلێمانی. هەرچەند شاری وەکو سلێمانی گەورەیە، شارێکی زۆر گەورەیە. ئێمە لەسەر مستەوای شاری سلێمانی کردمان توێژینەوەیەک بوو 4 ساڵ پێش ئێستا دەرکەوت ڕێژەی نەخۆشیە زگمایەکانی دڵ، واتە پێڵین ئینسیدنس
ئەو ڕێژەی بوونی مناڵی زگماکی دڵ بۆ 1000 مناڵی لەدایک بووی زین و 12 وەکو لە کوردستان دەرکەوت. بەڵێ دکتۆر ئەم 12 کە باسیەکەی هی ئەوەیە کە ئێوە پشکنینەکانتان ورترە لە بەریتانیا و لە ئەمریکا گەڕانەکانتان باشترە یاخود هی ئەوەیە کە نەخۆشیەکە خۆی لێرە زیاتر؟ نەخێر بێگومان وانە پشکنینەکانمان بێگومان وردە بەس وەکو ئەوە نییە لەوان زیاتر بێ هۆکارەکەی شتێکی ترە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ وەکو توێژنەوەکەی ئێمە دەری خست و بڵاویشمان کردوێتەوە بە پەیوەندی بە خزمایەتیەوەیە تا ڕێژەی خزمایەتی زیاتر بێ بەچیش ئەمەمان سەلمان دوو گروپمان وەرگرت گروپێک لە ناو شاری سلێمانی کە خزمایەتی تیا زۆر کەم بوو چونکە ناو سلێمانی خزمایەتی تیا کەمترە وەکو مەبەستم ئامۆزا خوازیە ئەینە شت لە دەرەوەیشا ئێمە گەرمیانمان وەرگر بەڕاستی وەکو سامپڵێک هەردووکیمان مقارنە کرد دەرچوو لەوێ بەرامبەر بە ئێرە ڕێژەکە زۆر بەرزتر بوو 33 بەرامبەر 22 بوو 33 بەرامبەر 22 تقریبا لە سایان زاکات زیاتر بوو لێرە کەوای کردبوو ڕێژەی زگماکەکانی لەوێ بەرامبەر ئێرە 15 لە سا زیاد بکات بەرامبەر ئێرە نەک بەگشتی ئەبەرەوە بۆمان دەرکەوت کە ئەو ڕێژە زیاببوونە پەیوەندی بە خزمایەتیەوەیە لێرە لە ناوچەی ئێمە باشە پەیوەندی بە خزمایەتیەوە لە هۆکارەکانی تری نەخۆشەکانی دڵی من بێگومان هۆکار زۆرە ئێمە لە وەرزی پێشووی چارەیە زیاتر 24 ڕۆڵ کارمان لەسەر شێرپەنجە کردو بەس شێرپەنجە بەتەنیە هەمیشە ئەو جنابەت مامۆستای ئەمەی تو لە من باشترە زاید لە شێرپەنجە هەمیشە باس لە هۆکاری بۆ ماوەیی یەکرێتەوەی کە جین دیفێکتەکەی پێوترێ بە زمانی ئینگلیزی هەڵەیەکێ لەسەر جینێک و ئەو کێشیە دروستەکە لە نەخۆشەکانی دڵی مناڵانیشە ئەکرێت لە ناو یەکێک لە عایلەکان ئەگەر خزمیش دەبن ئەو هەڵە جینێ هەبێتەوە نەخۆشیە دروست بێ سەراحەت من حاڵی حاضر ئیش لەسەرەوەکەم بەڵام ئیشکردن لەسەر ئەم مەوزوعە بەڕاستی دوو ڕەهەندی دوور گەورەی هەیە یەکێکیان ڕەهەندێکی نیشتیمانیە چونکە تۆ کە مەسائلی جین ئیش ئەەکەی ئەبێت لەسەر مستەوای دەوڵەت ئیش پێ بکەی واتە ناوچە گەورە یعنی شتێکی گەورەیە و مەڕاستی بەعزە حاڵەتی تایە کە پارێزراویی پێویستە ئەمە لایەنەکە لایەنێکی تری بەڕاستی مادیە یعنی تۆ هەموو فاسێکی جینات پێویستت بە بەڕاستی کۆستێکی زۆرە لەبەرەوە ڕاستە ئێستا ئێمە خەریکین دەست پێەکەین لەسەرەوە بەڵام کاتمان زۆر پێویستە ئەوە نییە نەمانزانیەوە و پەیمان پێ نەبردووە زۆر دەمێکە ئیشیەسەکەم بەس بەڕاستی ئیمکانێتی پێویستە لە حاڵی ئێستاە ئەوانی من تێم کردو ئایلەکانم هەموو کۆ کردوێتەوە من تەنانەت خۆیان ئایلەکان ئێستاگە گوێیان لێم بێ ئەزانن من لە نەخۆشخانەی مناڵان ڕۆژێک کۆم کردنەوە پرۆفیسۆرێکی جیناتم هێنا لە تارانەوە قسەی بۆ کردن و ئەوانەی خزمن هەمویانم کۆ کردەوە وەکو دەست پێشخەریەک 35 ئایلە بوون هەمویانم کۆ کردو هەمووی ئامۆزا و پورزا و خزمی یەک بوون نەخۆشەکانیشیان بۆم دەرکە و زۆربیان نزیکن لە یەک واتە بۆ نمونە لە ئامۆزایەک لە ئایلەیەکە بۆ ئامۆزایەکی تر لە ئایلەیەکی تر پەیوەندیەکی مباشر هەبوو هەرچەنە ئێمە ئێستا لەسەر ئەو بەحسانی کە لە دەرەوە کراون چونکە بە سەراحەت وەکوتم جینات لای خۆمان نەکراوە پێم وایە بە من ڕێی خۆمە پێم وایە ئەم حاڵەتە لای ئێمە زیاترە و پێم وایە ئەگەر بیکەین کۆمەڵێ دۆزینەوەی تازە ئەەکەین چونکە تێکەڵبوونی جینات بە بۆنەی خزمایەتی و لای ئێمە ئەوەنە زۆر بووە وای کردووە پێم وایە سیکوێنسی جیناتی تازە دروستەکە ئەمە وای کردووە پێم وایە کۆمەڵی نەخۆشی هەیە کە جینات لای ئێمە کە لێرە لای ئێمە بەهێزترە کۆمەڵی سیکوێنس بدۆزرێتەوە کە لە دەرەوە نەدۆزرابێتەوە لەبەرەوە ئەوانی لە دەرەوە دۆزرێنەوە شەر نییە لێرەش تەطبیق بێ دکتۆر ئاسۆ لە هۆکارە گشتەکانە کە باسمان کرد وەک هەموو نەخۆشیێکی تر کۆمەڵێک هۆکار هەیە کە لەژێر دەسەڵاتی خەڵکانی وەکو جینات کە زۆر بە جوانی باست کرد کۆمەڵێک هۆکاری ترێک کە لەژێر دەسەڵاتی خەڵکە وەکو خزمایەتی و زەواجکردن ناو خزمایەتێک کە هەندێک لە ئاینەکانە ئێستا و جۆرە خزمایەتی نزیکانە بۆیان نییە زەواج لەگەڵ یەکتریا بکەن و دڵنیام لەوانە لە ماوەی 50 ساڵی داهاتوە کە بزانن ئەم نەخۆشیان دروستە بێ خەڵک خۆی هەر بەبێ ئاینیش ناوانەیە وازە زەواجی یا بڵین هاوسەرگیری لە ناو خزمەکانە بێنێ بەڵام خۆ بەلای کەم و خەڵک دەتوانێت لەگەڵ خزمی خۆی هاوسەرگیری نەکا بۆی کە ئەگەری دروستبوونی نەخۆشی لە مناڵەکانیانە کەمتر بێتەوە گەورەترین ڕێنماییە بەڵام پرسیارەکەی ترم ئەلێرە ئەمەیە زۆر نەخۆشیمان هەیە کە بەهۆی خواردنی هەبوو دەرمانەوە ئەگەری توشبوون زیاتر بێت دەکرێت نەخۆشەکانی دڵی مناڵانیش ئەگەر باوک و دایک لە
پێش دووگیانیە بە تایبەتی باوکو دایک هەندێک دەرمان بەکاربێن یاخود لە کاتی دووگیانە دایکەکە بەکاری بێن ئەگەری توژووی نەخۆشەکانی دڵی مناڵان زیاتر بێ بێگومان بێگومان هۆکاری دەوروبەر دەوری زۆر زۆرە چونکە خۆی کێڵین نەخۆشی زگماک یعنی چی یعنی ئەو مناڵە کاتێ دڵی دروستە بێت لە 8 هەفتەی یەکەمی تەمەنیایەتی کاتێ دایکەکە نەیزانی وەسکی هەیە لە زۆربەی حاڵەتەکانە نازان دووجانە ئەسڵەن ئەو عادەتەن 5 هەفتە یەکەمە دڵتاوە دروستە بێت 3 هەفتەی کۆتایی کۆمەڵێ گۆڕانکاری کەمە کاتە 5 هەفتە یەکەم هەر نەیزانیەوە بە هیچ شێوەیە لەو کاتێشە ئەگەر لە پڕ یان بە شتێک غیر مەقسوود لە دەوروبەرەوە بۆ نمونە دەرمانێک کۆمەڵی دەرمانمان هەیە ئەتوانیم بچینە تەفاسیرە بەس پێویست ناکات بۆ دکتۆریش دەرمانسازی دانیت بەڵام کۆمەڵی دەرمان هەیە بۆ نمونە دەرمانی گەشتکە ئەمە نمونەیەکە لە خەروارێک ئەگەر یەکێ لەو دەرمانانە بێت بیخوا ئەس ئاگای لێ نەبێ بەبێ ئاگایی مەبەستم 2 مانگ پێش سکەکە و ئەو 5 هەفتەی لە ناو سکەکەیشایە بێگومان بە شێوەیە لە شێوەکان تەئسیر لە پێکاتەی دروستبوونی دڵی ئەکات ئەوەش ئەگەری توشبوونی نەخۆشەکانی زیاد ئەمە یەکێ کۆکاری تر تیشک ئەو تیشککە ئەچێ بۆ منە تیشکی ئەگرێ بە غیر مەقەسد ئەبێتە هۆکاری گۆڕانکاری جیناتی و گۆڕانکاری پێکاتەی لە دڵی مناڵەکە هەروە شوێنی تریشی هەنێ خواردن کە کەمە لە لەش بۆ نمونە خواردنی مەزبوط نییەواتە بۆ نمونە سەوزەکان فرێشەکان بەڵکە ساوزە و میوە 5 پارچە ڕۆژانەکە ناخوار ڕێجیمەکە ئەوە کێشی داوازنەتە خوارد دەستاوان ناگرێتەوە ئەگەری توژووی نەخۆشەکانی دڵ لە مناڵەکانە زیاترەکە مادەیەکەی پێڵەن فۆلیک ئەسید کە زۆر لە خواردنی فرێشە هەیە کە زۆر گرنگە بۆ پێکاتی دڵی مناڵەکە لە ناوسکی دایکە ئەوە ئەگەر هەر کێشەیەکی تیا بێ هۆکار ئەبێت بە کێشەکانی دڵی مناڵان ئەوەش زۆر گرنگە جا بۆیە هەر لەو کاتێشە ئێمە ڕێنمایی دایکانەکەین کە 2 مانگ پێش سکەکە 2 مانگیش لە ناو سکەکە 5 میلیگرام ڕۆژانە فۆلیگەسی دووەرگرێ هەرەوە هۆکارەکەیشە بەڕاستی اینجا کامانان و دەرمانانەی کە دایک ئەبێت لە پێش دووگیانی لە کاتی دووگیانیە دەستیان لێ پارێزێ وەگەر خانمێک خۆی گەشتکەی هەیە خۆ ناکرێت لە کاتی دووگیانیا دەرمانی گەشتەکەی ڕاگرێت چی بکات و چۆن ڕێنمایی وەرگێت پزیشکی دەرمانساز دکتۆرداریان میوانمانە و ئەو دەربارەی ئەو بابەتە خۆی بە وردەکاری بۆتانە دوێ و پاشەوە دەگەڕێنە خزمەتتان لەگەڵ دکتۆراسۆ باستا دەستنیشانکردی نەخۆشیەکەکەین لە سەرەتا لە دایکبوونی مناڵەکەەوە لەگەڵمانان. وەکو دیارە جادین کێشەکانی کە تووشی زگماگی مناڵبوون دەبێت یەکی لە کێشەدارە باوەکان کێشەی جینات و کرۆمۆزۆمە بۆ نمونە ئەوانەی کە داونە زیاتر کێشەی زگماگی دڵیان هەیە و یەکی تر لە کێشەکان ئەوەیە دایکان لە کاتی سکپڕیدا خواردنە کحولیەکان بەکاربێنن و هەنێ ڤایرۆزەیە لە 3 مانگی دووجیانیدا کە تووشی دایکان نەبێت لە هەنێ حاڵەتدا وا دەکات کە نەخۆشی زگماگی دڵ لە مناڵاندا زیاتر کات و لە هەمووی باوتر و دیارترەوەیە هەنێ دەرمان هەیە کە کێشی زگماکی منداڵان زیاد دەکات لە کاتی دووجیانی تا پێش دووجیانی یان لە کاتی دووجیانیدا بۆ نمونە دیارترین دەرمانەکان کە دایکان پێویستەکە لە کاتی دووجیانی تا ئاگاداری بن یەکێک لەوانە دەرمانی گەشتکە زۆر بە وریاریەوە دەژێت چاودێری دکتۆری تایبەت و پسپۆرتە دەرمانی گەشتکە بەکاربێنن و زیاتر لەگای دووجیانی تا کەمترین جۆری حەب بەکاربێت باشترینە هەنێ ئافرەتمانێ لە کاتی دووجیانی تا ئازاشکردن بەکارێنە بە تایبەتی ئایبۆپرۆفین بە هیچ شەوەیەک لە کاتی دووجیانی تا بە تایبەتی لە هەفتەکانی ئەوڵی دووجیانی تا لەو کاتانی کە منداڵ دڵی دروست دەکات بە هیچ شوێ نابێت ئایبۆپرۆفین بەکاربێت باشترین جێگرەوەش بۆ ئەوەی حەبێکی ئازاشکردن بەکاربێنین دەتوانین پاراستامۆڵ بەکاربێنین و لە کاتی دووجیانیدا نابێت حەبی دژە زیبکە بەکاربێت ئەو ئافرانی کە کێشەی زیبکیانە کێشەی پێستیانێ بە هیچ شێوەیەک نابێت حەبی زیبکە بەکاربێن و ئاخیرەن حەبی ستاتینمانێ حەبەکانی چەوری ئەم حەبانە عادەتەن لە ئینسانی نۆرماڵە ئینسانی ئاساییە ڕێژەی چەوری کۆلسترۆل لە ناو خوێندا نابێت لە 200 زیاتر بێت بەڵام لە کاتی دووجیانی ئاساییە ئەگەر کێشەی کۆلسترۆلی دایکی دووجان
زیاتر بێت لە 200 لەبەرەوەی کۆلسترۆل پێویستە بۆ گەشەی منداڵ لەسکی دایکە لەبەرەوە بە هیچ شێوەیەک نابێت حەبی ستاتینەکان بەکاربێن لە کاتی دووجانیدا کەواتە بە شێوەیەکی گشتی دوو جۆر دەرمانمانەیە ئەو دەرمانانەی کە لە کاتی دووجانیتان ئەبێ بیان وەسینەوەکو دەرمانەکانی جوانکاری بە تایبەتی دزی بکە و هەنێ دەرمانمانەیە کە پێویستە بەردەوامی لەسەری وا باشە دایکانی دووجان کە پلان پێشەوەی پلانی دووجانیدانێن سەردانی دکتۆرەکان کەن بە تایبەتیوانی کە کێشی گەشتیانێ یانەوانی کات کۆلسترۆلیان بەرزە ئەوانی کە کێشی گەشتیان توانن سەردانی دکتۆری پسپۆڕی مێشک و دەمارکەن ئەوانی کە کێشی کۆلسترۆل و چاوری خوێنیانێک سەردانی پسپۆری تایبەت بوو بوارە بکەن و پلاندانێن بۆ ئەوەی کە بەتامەی بەرنامەی ئەوانە لە دووجان بن و دکتۆری پسپۆڕیش ئەکیید دەرمانی بەدیلەیە توانێت بۆیان بنووسێت و دەتوانێت بەرنامی خۆراکیان بۆ دانێت و هەموو شتێک بە پێی پلانەکە توانێت کۆلسترۆلەکە سابت بێت. دکتۆر ئاسۆمیشە کە باس لە نەخۆشیەکانی دڵی مناڵانە کرێ باستەوا کرێت لە مناڵەکە کە ئەگریا لێوی شینە بۆیەوە دەستی شینە بۆیەوە زانیمان نەخۆشی دڵی مناڵانی ئێمە باجار لە پاش لەدایکبوونی مناڵە دەست پێکە اینجا چینە پێش لەدایکبوونی مناڵەکە سەرەتایترین نیشانەکە مناڵ لەدایکە بەدایک و باوکی مناڵەکە هەڵبەت ئەمە ئەگە پاشەوەی لە بەشی مناڵان و نەخۆشخانەی مناڵبوون هێنایانە دەرەوە لە ماڵەوە چۆن ئەم دایک و باوکە گومان بکەن کە مناڵە ئەکرێ دڵی تەواو نەبێت سەرەتایتر نیشانەکانی چییە؟ هەموو مناڵێک کە لە دایکە بێ ئیتر لە نەخۆشخانە حکومیەکان بێ یا تایبەتەکان بێ پزیشکی مناڵانە بێ بیبینێت ئەوە من ئاگادارم لە هەموو مناڵە لە تایبەتەکانیش و لە حکومیەکانیشە پزیشکی مناڵانەی ئەگەر دنیاە نەبینرا باڵێ یاخو بە هەر مامانێک لە ماڵەوە لە دایکە بێ مناڵێک لە دایکە بێ ئەو نیشانانە چین کە مەمناڵەکەەوە دەرکەوێ دایک و باوکەکە بێ هەستی پێ بکەن دوو جۆری ڕینشانەی گشتیمان هەیە یەکێکیان شین بووەوەیە شین بوونەوەیە شین بنەوە هەموو مناڵە شینە بێتەوە مناڵی تازە لە دایک بوو لە سا هەشتایان شینە بنەوە شین بوونەوە بەڵام لە کۆ لە سەری پەنجەکان سەری قاچی پەنجەکانی قاچی لەگەڵ تەنها لێوی ئەمە ئاساییە هەموو مناڵە کە لە دایکە بێ ئەمانش بە تایبەتی ئەگەر زستان بێ یا گۆڕانکاری هەوا خێرا ڕووبە وەرمنە لە ژوورێکی زۆر گەرم بۆ سات بوو بە عکسیشەوە ئەمە ئاساییە بەڵام ئەوەی ئاسایی نییە شین بوونەوە کە زمانی شین ببێتەوە لەبەرەوە گرنگترین شت کاتێک کە شیری ئەیاتێ یا پێکەنینی بووەکە یا شتێک سێرەکە دەستێک بەس دەسێ خا سەر بەم شێوەیە ئەخاتە سەر چەناگەی یەکسەر مناڵ دەمەکات تەبیعەتی مناڵ وایە کە دەست خستە ئێرە یەکسەر دەمەکات کە دەمی کردو زمانی دەرەکەوێ ناو زمانیە بینێ بزانێ سوورەیان نە چونکە هەبێ مناڵ سوور بێت زمانی ئەگەر شین بوو نائاساییە ئەمە نەخۆشیە شین بوونەوە شین بووەکانە جۆرێکی تر نەخۆشیمان هەیە شین بوونەوەیان نییە بە هیچ شێوەیە ئەوەش بکە هیچ دەرناکەوێت ئایا چۆن دەرەکەوێت مناڵەکە کە دایکی شیری هاتێ بە تایبەتی کاتە شیری مەمکی خۆی هاتێ ناتوانێت تەواویکە بەڵام من زۆری دایکەکان یەک تێبینیان ئەوە تێبینێ و گلەیشە لیان ئەڵێ مناڵەکەم کە شیری ئێمێ ئەخەوێ مەبەستی ئەم چییە مناڵەکە ئەخەوێ یعنی تێری خواردەوە بەس بێگومان وانە مناڵەکەی ئەخەوێ لەبەرەوەی هیلاک بووە بەڵام چۆن نەزانی ئەم خەوە هیەوەیە مناڵەکە دوای دەدەقە بۆ چارەکی هەڵەسێتەوە و دەسەکە بەگریا برسیەتی جارێکی خۆ دوای چەندێک هەڵسێتەوە ئاساییە عادەتەن مناڵی تازە لە دایک بوو لە ئەوڵەوە سەعاتێکە پاشەوە ئەبێ بە 2 سەعات لە دەوری 3 مانگ بەدواوە ئەی هەناسان سوار ناوێت لە کاتی ئەمە هیلاک بووە گرنگترین شت جارێ یەکەم زوو برسیانە بێ ناتوانێت تەواویکە ئەخەوێ ئەوە زۆر گرنگە دووهەم کە شیرە خوا ئەگەر سێ خۆی مشکلەکە چییە وەکو گەورە نییە لە لووتێ و ئەوانە هەستی پێ بکە کە بەهێز نییە هەناسی لەبەرەوە بێت دایکێکە سەیرێکی سنگی مناڵەکە بکە بەم شێوەیە کە شیریاتێ دەستەخا ژێر جلەکانی سەیری سنگەکە سنگی چاڵ ئەبێ بەردەوام ئەچێ بۆ ناوە و بە خێرایی ئەوە نیشانەیەوەیە تەنگە نەفەسە تەنگە نەفەسی مناڵ بەو شێوەیە دەرەکەوێت ئەوە دووهەم سێهەم شت مناڵەکەی سەیرەکە وەزن زیان ناکە یعنی سێکەوە مانگێکە ڕوات و کێشێکی وا زیان ناکە کە مناڵی کە پێویستە زیاب بکە لەوانەیە پرسیار کرد ئەگەرە مناڵ مانگی یەکەم چەند زیاب بکە باشە مانگی دووەم چەند زیاب بکە ئەوە وابزان مۆزوویەکی زۆر دوور و درێژ پێویستە ئەوە لە کاتی خۆیان باس بکرێت ئەوە اینجا چوارەم شت کە زۆر گرنگە کاتێ شیری هاتێ ناوچەوانی مناڵەکە هەموو ئەوێ بە دەنگکۆڵەی ئارەق
باڵێ تەڕ ئەبێ ناوچەوانی و پشتی ملی باڵێ کە لەسەر دەستی خۆیەتی ئەو شوێنە تەڕ ئەبێ کاتە مناڵەکە ئارەقیشی کردەوە لە کاتی شیر خواردنە کەواتە شینبوونەوەی زمان بەڵێ هەناسە سواری بە تایبەتی چاڵبوونی سنگ لە کاتی هەناسەدانە مناڵەکە زوو دەم لە شی خواردن هەڵەگرێت زوو ئەخەوێ بەڵام زوو خەبەرە بێتەوە لە تایبەتی لەمان یەکەمە لە ساعاتێک کەمتر و عڕەکردنەوەی ناوچەوان و پشتەمر بێگومان باشە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە ئێمە بە شێوشی گشتی مناڵ کە لە دایکە بێ من هەردوو مناڵەکەی خۆم دوای هەفتەیە گیان ڕۆژ یەکسە بردومە پیشانی دکتۆریشی مناڵانم بێگومان بۆ دەستنیشانکردنی نەخۆشە زگماکیەکانی دڵی مناڵان خەڵک یەکسەر بچێ بۆ لای پزیشکی پسپۆری نەخۆشە زگماکیەکانی دڵی مناڵان یاخود بۆ دڵنیابوون لە سەلامەتی بچێ بۆ لای پزیشکیشی مناڵان و تەواو بێگومان ئەمە دوو جۆرە باڵێ جۆرێکیان هەیە ئەو مناڵانی کە لە دایکە بوون مناڵ پزیشکی مناڵانی گشتی ئەیبینێت باڵێ ئەمە خۆی وەکو گایدلاین وەکو شتێکە کە ڕێبەری کارەکە پزیشکی مناڵانی بینێ پزیشکی مناڵان شکی لێ کرد ئەنجای نێرە بۆ پزیشکی دڵی مناڵان ئەمە ئەو حاڵەتانەی کە ڕۆژانە ئەبگشتی بەڵام هەندێک ئایلە هەیە خۆیان کێشەی دڵی مناڵانیان هەیە بۆ نمونە مناڵێکیانێ نەخۆشی زگماکی هەیە بۆ نمونە خزمێکی ئامۆزایەکی پورزایەکی یاخود دەرمانیان خۆتەوە شکیان هەیە ئەمانە جیاوازە ئەمە خۆیان ئەچن بۆ لای پزیشکی دڵی مناڵانەکە و هەندێکی تریش ئێمە خۆمان لە ناوسکی دایکە تەشخیصەکەین لە 16 هەفتە پێشێ تەشخیصی مەبەستمەوەیە دوای ئەوەی کە لە دایکە بن خۆمان پێمان وتون یەکسەریەن باشە حاڵەتێکمان هەبێت کە دایک و باوکەکە خوا نەخۆشی دڵیان هەیە مەبەستم لە نەخۆشی جەڵتەی دڵیاوە کێشەی دڵ هەیە لە عیلەکانە ئەمانش ئەکرێ مناڵەکانیان زووتر بێنن بۆ لایەوە بۆی دڵنیابن کە دڵیان سەلامەتە بێگومان ئێمە شێوەیەکی تەشخیصمان هەیە پێوترێ لە تەشخیصکردن لە ناوسکی دایکە لە ناوسکی دایکە لە دوو تەمەناکرێت تەمەنێکیان 16 هەفتەیە و تەمەنێکیان لە 31 بۆ 33 هەفتەیە 16 هەفتە بابەگشتی بڵێن 4 مانگی پێڵێن 4 مانگ 4 مانگ و نیوی پێڵێن ئەوی تریشان 8 مانگی پێڵێن بۆچی دوو تەمەندانراوە ئەمە بە پێی ڕێنمایەکانە بۆچی بە دوو کاتدانراوە کاتێکیان بۆ ئەو نەخۆشیانن کە عیلاجیان نییە خراپەکان لایەکی دڵی دروست نەبووە شاخێنبەری نییە بۆ نمونە کونێکی زۆر گەورەی هەیە ژوورێکی دروست نەبووە یا خوار دڵەکە زۆر معقەتترە ینی ئاڵۆسترە ئەمە لە 16 هەفتە تەشخیصەکرێ و بە پێی ئەوە ڕێنماییرێتی و عیلاجەکرێ ئەمە پێی لە 16 هەفتە بەڵام لە 31 هەفتە بێگومان بۆ ئەوانەیە کە کێشەکانیان کەم و ئامادەیەکەی بۆ ئەوەی کە لە دایک بچی بۆ بکەیت باش دکتۆر یەک پرسیاری زۆر کورتەکەم لە بەڕگایە ئەوەی کە لەو ماوەی 16 هەفتە و 30 هەفتەیەکرێت کە فەرمووت کە ئێستا پزیشکێکی پسپۆری تیشک و سۆنەر کە خاتو دکتۆر نەسرینە قسەی لەسەراکات دەستنیشانکردنەکەیە 100% تەنها ئامادەکاریە دەستخۆش چۆنە ئەوەیە کە تەشخیصیەکەن بۆ نمونە ئەڵێ کێشەیەکی لەوەچە دڵی گەورە بێ بۆ نمونە لەیانی دڵی سەریعە ئاو هەیە یا کێشەی تری هەیە بۆ نمونە دکتۆری سۆناڵێ دەستی کێشەی هەیە سەری کێشەی هەیە دیارە پەیوەندیەکی هەیە بە دڵیەوە لەو کاتە ئینێرن بۆ پزیشکی نیشانیش پرسیاردانن و ئێوە دوای وەڵام بێنەوە ئەو نیشانە پرسیارانە چۆن دانرێت لە چ تەمەنێکە خاتو دکتۆر نەسرین زەنگەنەی پزیشکی پسپۆرت تیشک و سۆنەر وەڵامی ئەو پرسیارانەماتەوە ئەگەڕێنەوە بۆ کۆتایی بەرنامەکەیان بۆ بڕگەی کۆتاییەکەی دەربارەی چارەسەرکردنی نەخۆشەکانی دڵی مناڵان چکە بیستماڵێن مناڵەکەمان دڵی کون بوو ساڵن عیبی نەماوی بەرەو ماڵەوە هیچی ناوێ بەڵام مناڵیشمانەی هەتا بێ دکتۆرەکەی بیبینێتەوە جیاوازیێمانە لە چیا لەگە دکتۆر ئاسۆ لە کۆتاییەکە باسێکن لەگەڵمانە بن. سۆنەر بەکارێنین بۆ پشکنینی دڵی مناڵ نۆکو هیچ کێشێکی تیابێ کێشەیەکی زگما اینجا یەکەم جا سەیری ئەەکەین مەثەلەن لەو نەخۆشانەوە دایکەکە خۆی مەثەلەن برای هەبێ برای دایکی یان باوکی یان خوشکەکەی یان ناڵێکی کە پێشووی هەبێ نەخۆشی دڵی هەبێ لەوانە زیاتر سیرەکەین یان ئەگەر دایکەکە مەثەلەن کێشێکی هەبێ شەکرەی هەبێ یان مەثەلەن عیلاجی نفسی وەرگریان عیلاجی سەڕاو ئەوانە زیاتر وەرگێ یان ئەوانەی وانە خۆشی پێشویان هەیە مەثەلەن ئەنتیبەدیان زیایە یان ڕۆبلێ هەیە مناڵەکە یان ئەوانەی کە مەثەلەن هینی دەرمانی پێست ڕتن ئەوانە بەکارێنن چونکە ئەوانە هەمووی تۆکسۆجنی کە لەسەر هارتی یان لەسەر دڵی مناڵەکە ئینجا دوای ئەوە
تەسیری لێ ئەکات و نەخۆشی ئەکات. نەخۆشی ینی مناڵەکە یەکەم جا سیرەکەین سۆنەر لە 12 تاکو 16 هەفتە ئەو پیاڵێن فەرست ترایمستەر بۆ نەخۆشەکانی کێشەی دڵ. لەو فترەیە سەیری چیەکەین سەیری ینی دڵەکە خۆی ئەبێ بزانی مەثەلەن 4 چامبەری هەیە. اینجا سەیری سەپتەمەکەیەکەین سەیری شتە گەورەکانەکەین مەثەن وزڵە گەورەکانە خوێنبەرە گەورەکان ئەەکەین سەیری پشتی ملی مناڵەکە ئەەکەین ئەگەر ئاوسا بێت چونکە ئەو علامەتەش زیاترە ئەکەوێت لەگەڵ ئەوانەی وا نەخۆشی دڵیان هەیە. یعنی سەیری سەپتەمەکانەکەین سەیری وزڵە گەورەکانەکەین سەیری چامبەرەکانەکەین ئەوانە زیاتر دەرئەکەوێت لە یەکەم 12 بۆ 16 هەفتە. یعنی مەثەن تۆ ئەگەرە احتیمالە باش نەیبینی بە 12 هەفتە ئەتوانی بە 14 هەفتەیش زیاتر ببینی. دوای ئەوە ئەم فترەیە مەثەلەن شەکێکت هەبێ ئەهێنیتە فترەیەکی کە سەکند ترایمستەری پێڵێن ئەوە عادەتەن لە 18 تا 24 هەفتە ئەوە زیاتر گەورەتر ئەبێت. یعنی شتەکان زیاتر ئەبینیت جگە لە 4 چەمبەرەکە ئەبێتە 5 چەمبەریش ئەبینیت و اینجا وزڵە گەورەکانش ئەبینی لە ڤیۆیەکی کەوە. ئەوانە نیشانەکانی دڵت پێپشانەیە ئەنەه ئەگەرە طبیعی بەیان طبیعی نەبێت. جگەلەوەش هەمانە مەثەلەن ئەگزیزی هارتەکە یعنی دڵەکە خۆی بۆ کاملا ڕۆشتووە. حەجمی دڵەکە خۆی چەنە ئەوانە هەمووی ینی هەمووی ئەبێتە مجموعەیەکی نیشانە بۆ پزیشکەکە لە سۆنەر ئەبینێ. دوای ئەوە ینی مەثەلەن چونکە نەخۆشیەک هەیە حتا بە سۆنەریش دەرناکرێت بە 4 چەمبەرەکەت مەثەلەن طبیعیە. مثلا هەمانە ینی خوێنبەرە گەورەکان هەرێکی لە شوێنی ئەوە کەیکەیە ئەوە حتا ئیڤن بە سۆنەر دەرناکەوێت ینی بیدایەتی 4 چەمبەر بری دوای ئەوە یەکێکی ئەوێ زۆر ممارس بێ یان تەحویلی ئەەکەی یان خۆت مەثەلەن ئەیبینی ئەگەرە ئیشی زیاتر بکەیت. بۆچی ئەمە فەحسی دڵ ئەەکەین بە سۆنەر چونکە نەخۆشەکان ینی هەیە مەثەلەن ئەمێرجنسی ینی ئەمێ مەثەلەن شانتی ئەوێ لە 20 هەفتەیە شانتی ئەوێ یان کە تەواو بوو ئەنەه زانیت ئەنەه نەخۆشی دڵی هەیە ئەم نەخۆشە ئەبێ لە خەستەخانەیەکی تایبەت ینی لە دایک بێت چونکە ئەبێ پسپۆری مناڵان پسپۆری جەڕاح ئەوانەی هەموو لە دەوری بەر یان هەیە مەثەلەن ئەوەی ینی بادی پرۆگنۆسیزە هەر لە بیدایە پێ ئەڵێ ئەمە بادی پرۆگنۆسیزە ئەو نەخۆشانە ئیتر بزانی اینجا دوای ئەوە حتاکو کۆنفەرمیکە ئینێری بۆ دکتۆرێکی ئەخصایی زیاتر ئەوانەی ئیکۆ کاردیۆگرافیەکەن ئێمە ئەوان نبینی لە سۆنەر. دکتۆر ئاسۆ ئێستا بە لە سەرەتای بەرنامەکەەوە لە جۆرەکانی نەخۆشیەکان و لە بڵاویەکان و لە هۆکارەکان و لە دەستنیشانکردنەکانیش تەواوی هاتین سەر چارەسەرەکان. بەڵێ منیش و تۆش بە تەبیعەتی حاڵ بەهۆی کارەوە زۆرجار نەخۆش بۆ یەکتری ڕەواناکەین و پرسیارمان لە یەکتری هەوو یارمەتی یەکتری نەکارەکان و تەواوکەر یەکتری و هەر شوێنی یەکتری دنیا. هەندێک نەخۆشیمان هەیە ئەڵێ کە مناڵەکە لە دایک و لە دووسێمانی یەکەمە لە ساڵی یەکەمە پێیان وتی نەخۆشی دڵی هەیە یان کونیەک لە دڵیا هەیە دوایوتیان کۆنەکە داخراو نەخۆشی نییە. هەنێکی ترە لە کوردستان پێیان وتی نەخۆشی دڵی هەیە کەچی بردمانە ئێران تورکیا ئەردەن یا هەر شوێنی تری نەخۆشی دڵی نییە بەعکسیشە بەعکسیشەوە هەیە. باشە شتێکمان لەسەرەوە بۆ شەڕەکە بێزەحمەت بێگومان ئینی ئێستا نەخۆشی ئێمە بەڕاستی بنەوەی ئەو ئیمکانیەتی لە کوردستان هەیە مەسائلی تەشخیصی کێشەمان نییە بەڕاستی کێشەمان تەنها لە مەسائلی مەوادە کە ئێمە لە ژێر 10 کیلۆ ناتوانین ئیش بکەین لەبەرەوە لەوانەیە نەقدەکان کە بێتە سەر ئەو خزمە گوزاریی لێرەیە لەوە بێکەم کێشی مناڵەکە کەم و لە عینایە باش خزمەت ناکرێت. ئەگینا من زۆربەی نەخۆشەکان ئێستاگەر گوێشیان لێم بێ ئەم قسەیە بەدایمە بەڕوبەڕوو پێم وتون بە هەمویان بەڵام لە مەسایلی تەشخیصە بێگومان بە ئەوەی لێرە پیانەوترێت لە شوێنەکانی کێژوایە بەڵام ئەگەر خەڵکیە بێ بەتوانا بێ کە لەوێ تەشخیصیەکە نەک خەڵکیە بێ بۆ نمونە تۆ لێرەوە چی بووە یەکێکە و بە تەمان ئەکیت بە ڕێگەیەکە و بە پارەیەک وەرەگرێ ئەچێ لەوێ باتە لای یەکێک کە ئەو ئیتیفاقی لەگەڵاکە کە بیبینێ دیارە و خەڵکە گەورەکان نایبینێ خەڵکەکان نایبینێ کە کەمتر خەڵکە بینن لەوێ بێگومان لەوانەیە تەشخیصەکانیان فەرقیە بێ لێ بەڵام ئەگەر بچێتە ئەو شوێنانەی کە سنتەری گەورەن و خەڵکی بەتوانای لێ بێگومان بە
تشخیصەکان هەمان جواب لێرەوەرەگرێت بێگومان باشە اینجا بۆچی هەندێک مناڵمانی کە لەدایکە بەڵەن دڵی کو ناکرێت دوای دڵی کوونەکە خۆی داخرێت بێگومان کۆمەڵێ نەخۆشیمان هەیە لە زگماکی بۆ نمونە منە مەسە دڵێکە وەکو نمونەیە خۆیوانە لە ڕاستیە دڵێکی قاشکراوە چکەمە خۆی داپۆش ینی ئاو بەم شێوێ داپۆشراوە ئەمە هەر بە کورتی ئەمە دوو ژوورە لەسەرەوە پیانەوتێ گوێچکەلە ئەم دوو ژوورە لە خوار پیانوتێ سکۆڵە دیوارە لە بینیانە ئەمەش دیوارە لە بینیانایە دوو بۆری دەرەچن یەکیان شینە لە لای ڕاستەوە دەرەچێ و خەڵک پێڵە خوێنی پیسەنێرێ و یەکیان سوورە لە لای چەپەوە دەرەچێ و ئەم چوار بۆریەژە گەڕێنەوە ئەمە سوورە یە بۆ لای چەپی دڵ و ئەو شینانێش گەورەکان یەکێ لێرە یەکێ لێرە خوێنە گێڕنەوە کە خوێنی پاک نییە با بڵێن خەڵک وای پێڵێ بۆ لای ڕاستی دڵ ئەو کێشانەی کە چاکە بنەوە خۆیان چی بە زۆری کونێکی بچووک هەیە لێرە بەڕاستی هەنێ جار بە هەڵا تەشخیسە کرێت کە ئەڵێن کونە دوو جۆر کونمان هەیە کونێکەیە کە لە دایکە بێ پێڵێن کونی لە دایک بوون فتحە ولادیە بە عەرەبی ئەمە چییە؟ ئەم فتحەیە کاتیە مناڵ پێویستی تێ ناوسکە کە هاتە دەرێ داخرێ هەیە بە هەفتەیە مانگێ تا 6 مانگ تا 2 ساڵ ئەمە کون نییە منەمەیە با خەڵک نەترسێ خۆی مناڵەکە کە لەسکی دایکیاتی هەر کراوەتەوە بەس دەگەڵ لە دایکبوونا داخەنەگەی داخستنەکەی بە ئینگلیزی پێڵێن PFO من زۆری ئیکۆکانمە نووسم PFO لە خواریشەوە نووسم نۆرمەڵ ئیکۆ ینی هیچی نییە منە خۆشە ئەمە با خەڵک نەترسێ ینی زۆر جا منە بیستمەوە یەنەڵێن کونیە وتیانە کونی هەیە بینم ئەوەی هەیەڵم کاکەمە کون نییە ئەمە پێڵێن کونی لەدایک بوون کە مناڵ بەوە ئەژی پێویستە دابخرێ کەی داخرێ هەیە لەوانێ ئەگەر ئێمە 100 کەس لەسەر و جادەیە بێنین عمریان 40 بۆ 50 ساڵ بێ یەکیان هەیەی هیچی چی نییە ئیتر بۆ ئێمە بە کون حساب بکەین ئەمە ئەو جۆرە کونانەیە کە زۆر داخرێن جۆرێکی ترەیە هەر خۆی کونە کونی زگماکە هەر داخرێ لە بەشی سەرەوە لە بینی ئەم دوو ژوورە لە بەشی خوارەوە لە بینی ئەم دوو ژوورە و بۆریکی بچووکی شەیە سپیەکە لێرە زۆر وازەح دیارە ئەمە بۆری شاخوێنبەرە ئەمە بۆری سیەکانە ئەو بۆریە سپێ بچووکە پێڵێن PDA لە ناو سکا ئەمەش ئاساییە کە مناڵ لە دایکە بێت تا 3 ڕۆژ کراوەیە خەڵگەڵێ وڵام کونی هەبوو بۆری هەبوو بێگومانەوە هیچ نیە ئەوە نۆرمەڵە و تا مانگێکیش دانەخرێ هەر ئاساییە لە مانگێ دەرچوو نائاساییە لەبەرەوە پێویست ناکە خەڵک بترسێ بڵێ بۆریەکی زیای هەیە یا کونێکی هەیە مناڵەکەم نەخۆشی زگماکیە نەخێر زگماک نییە ئەمە ولادیە و خۆی داخرێ ئەمە و جۆرانان جەنابە باس بە گشتی ئەوانە کە خۆیان ئێمە ئاگادارین کە خەڵکێ بۆ لای ئێوە لە پسپۆرەکانی جەنابتانە خۆی بۆ ئەکەن هەنە جاریش قەستەڕیان بۆ ئەکەن لە قەستەرەکە بە دوای بەس تەنها بۆ دەستنیشانکردنیان لەگەڵی چارەسەرەکەن دوو جۆر قەستەرە هەیە قەستەرە هەیە بۆ تەشخیسەوەکو جەنابە وتێ تەشخیص چیە ینی ئێمە بە ئیکۆلی تێ ناگەین ناگەینە نەتیجە ئەبێ بچینە قۆناغی دوای ئەوە کە قەستەرێ بەڵام بەسەراحەت بەو جیهازە تازانەی ئێستا هەمانە من تقریبا قەستەرەی تەشخیصیم لەم 2 ساڵەی ئەخیرا بە تەواوی نەهێشتووە لە سلێمانیە بەس تەنها ئیکۆ ئەگەر ئیکۆش نەبوو ئێمە ئێستا سیتیمان هەیە ئەشعی تەنووری سیتیانجوێی پێڵەن هی دڵە ئەوە بە تەواوی شوێنەکانی دیاریەکەی لەبەرەوە قەستەرە زۆر کەم بۆتەوە بۆ تەشخیص مەگەر حاڵەتی بێ زۆر نادر بێ زۆر پێویست بێ قەسەری تەشخیصی بۆ ئەکەین قەستەرە عیلاجەکان چییە؟ بۆ نمونە کونێک لەم بینایە بۆریەک لەم بینایە ئەمانە لە ڕانەوە ئەڕۆین لە قاچەوە سەرەکەوین بەم شۆنە سەرەکەوینینە ئێرە ئەچینە ناو کونەکەوە لێرە بێ یا لێرە بێ یا لێرە بێ ئەچینە نایە و شەبەکەی بۆ داانی شەبەکەی بۆ داانین بۆیە دابخرێت لە هەردوو لاوە ینی پەیوەندی نەمێنێت ئەمەش جۆرێکی عیلاجی ترە جۆرێکی عیلاجی تر هەیە کە لە لای ڕاستەوە نییە بەڵکو لە لای چەپەواتە لە سوورەکەەوە ڕۆی جایا لە ملەوە یا لە ژێر باڵەوە یا لە ڕانەوە ئەویش لەو لاوە بەو شێوەیە دایەخین ئەوەش ڕێگەیەکی ترە زۆر بە کورتی ئەکرێ هەنەجا لە مناڵان شەپێستان بەکردنەوەی سنگیش هەبێت کە بۆ زەمە لە پسپۆرەکەی جەنابتانە بەڵام بۆی کە بینەر یەک بیرۆگمانی هەبێت بێگومان ئەگەر نەخۆشە زگمایەکانی دڵ حساب بکەین بەشێکی باشیان با بڵێن لە ساڵ 20یان ئەچن بۆ نەخۆش نەخۆشیشە ئەچن بۆ نەشتەرگەری ئاکردنەوەی سنگ ئەو کاتە سنگەکەیتەوە بێگومان دکتۆری دڵی مناڵان بەردەوام ئامادەگی هەیە
پاش عملیاتیش و سەراحەت ئێمە چاوی دکتۆری نەشتەرگەرەکانی بەڵێ وایە یعنی دکتۆری نەشتەرگەرەکە بە پێتەڵێ ئەڵێ بۆ نمونە دکتۆر ئاسۆ ئەمە چی هەیە ئەڵێ ئەمەی هەیە یعنی چاوی پزیشکەکە ئێمە دووبارە تیموەرکە بە تاکید تیموەرکە ئێمە بەشی دڵی مناڵان تیمۆرک نەبێ ئیش بە هیچ شێوەیەک ناڕوە پرسیاری کۆتایی و لەوانەیە گرنگترینیشم کە ئەمان تا ئێستا باست کردو زۆربەی زۆری بۆ خەڵک ئاگادارم لە بەرنامە و لە چاوپێکەوتن و لە نۆرنگەکەشتا لە بینگەکەشتا ڕۆژانە باسێکی بۆ خەڵک ئەوەی کە لەو ساکە باسەکەی دڵە و خوێنێت و خوێنە ڕوا خوێن لە تاڵێک مووی سەرەوە هەتاوەکو نوێکێکی پێێت و ئەڕوا من کە ئامادەکاریمە کرد بۆ بەرنامە خوێنمەوەڵێ دەبێت زۆر ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە مناڵەکانی حتا مناڵی ئاسایش ئاگاداری دووشت بن یەک ئاگاداری کوتان و گوارە بن اینجا ئایا گوارەیەکەیتە گوێیان لوتاوانەکە بۆ مناڵ کەمتر لوتاوانە بەکارەهێنرێ خود تاتۆکە بۆ مناڵ کەمترەکرێ بەڵام بە تایبەتی باز لەسەر مەسەلەی گوارە ئاکرێت کە بە زۆر ئاگادار بن دوو مەسەلەی دەمودانە بیزە وەڵی من بۆ هەموو نەخۆشیەکەم لە کلنی هەموو نەخۆشیە بەڵێ کۆتا قسەم دەمودانێتی زۆربەی نەخۆشەکان مەزانن شاید حاڵی ئەوەن کۆتا قسەم باسی دەمودانە بێگومان پێشەوەی گوێسمین و خەتەنەکردنە بەڵێ لە کوڕێشە خەتەنەما هەیە بیرەوەم هەر نەبوو جا عادەتێکەیە لای خۆمان یەکسەر کە مناڵەکانیان لە دایکەوە بە تایبەتی کچەکان یەکسەر لە 6 ڕۆژ بۆ منی هێناوە ئیکۆی بووەکەم لە 3 ڕۆژ گوێی سمیوە باشە کارێکی باش نییەوە کارێکی باش نییە پێویستە چووکە ئەمەش ڕێگەیەکە بۆ چوونە ژوورەوەی بەکتریا عینە خەتەنەکردنەکە ژوایە و هەروەها دەمودانەکەش هەمووی چیەکە ڕێگەیەک دروستەکە بۆ چوونە ژوورەوەی بەکتریا بەکتریا لەوانێت زۆربەی بڵێ ئەیبا بۆ خراپە ئێمە دوو جۆر نەخۆشیمانێ ئەوانن کە زگماکن ئەوانن نەشتەرگەریشیان بۆ کراوە یا خەستەریان بۆ کراوە لە هەردووچیا وەک یەکە یعنی ما باەکێ نەڵێ من مناڵەکەم عملیات کراوە نەخێریتر پێویست بە دەرمانە پێویستی بە دکتۆری دانیە پێویستی بەوە نیە نەخێر ئەبێت تەنانەت کە نەشتەرگەری کرد زیاتر حەریز بێ لەسەر ئەوەی کە بچێ بۆ دەمودانی یاخۆ ئاگاداری ئەو شتێکی تریشێ ئێمە گرروپێکی کەمانەیە نەخۆش ئێستا گەورە بوو منەوە لە 14-15 ساڵی ڕابردووە نەخۆشێکی ماشەڵا زۆرمانەیە ئەتوانم بڵێم لەسەر و 2500 بۆ 3000 نەخۆشی نەشتەرگەری کراومان هەیە ئەمانەی سە هەموو گەورە بوو ئێستا بەشێکیان ئافرەتن گەورە بوون مناڵیانە بێ ئەمانە نەخۆشە ژنانەیەکان ئەوانەی کە نەشتەرگەی تیاکرێت لەوانەیە لە ڕێ ئەوەشەوە بەکتریا بچێتە ژوورەوە و بچێت بۆ دڵیە لەبەرەوە زۆر گرنگە ئینشەڵا سەلامەتە بن ئەوەی کە زۆر گرنگە پاش سوپاس بۆ دکتۆر ئاسۆ کە ئەمە سەرنجستانی بۆ ڕابکێشم خەتەنەکردن لە کوردەواری خۆمانە پێڵەن سونەت کە ئەڵەی سونەت ینی شەرت نییە بکرێ ینی ئەو فەرز نییە ئەو کاتێک کە زۆر پێویست لەژێر ڕەنمای پزیشکی ئەتوانن بیکەن ئەمە یەک گوارە مەسەلەی جوانی یاسان پێویست نییە بەڵام دەمودان مەسەلەی دەرساغی و گرنگە دکتۆر ئاسۆش لە پێش چەنەڵقەیەکە بۆی باس کردن دکتۆر ئاراس جەلال پزیشکی پسپۆرت دەمودانی مناڵان و دکتۆرە هەیە لە بوارەیە باس لە پەیوەندیەکانی دەمودان و خۆشەکانی دڵەکات و پاشە گەڕەمە خزمەتە بۆ کۆتایی بەرنامەکە لەگەڵمانە بن. پرسی ئەم جارە لە سەبارەت بەو نەخۆشانەیە کە نەخۆشی زگماکی دڵیان هەیە هەر لە مناڵیەوە ئەم پرسە دووسێ لایەن لە خۆی ئەگرێ یەکەمیان ئەو نەخۆشانە بۆیە ئێمە زۆر کات باسی منداڵ ئەکەین چکە هەر لە منداڵیە ئەو نەخۆشیانە تەشخیصی بۆ ئەکرێ دیاری ئەکرێ لەبەرەوەی نیشانەکانی لە منداڵیەکی زووا دەرەکەوێ بەنسبەت کاری دکتۆریدان لەسەر ئەم نەخۆشانە چییە کە ئەبێ بە بەردەوامی چاودێری بکرێن و چاودێریکردنەکەشیان لەو ژمارەیەکی زیاتریان پێویستە لە چاو کەسێکی ئاسایی بۆ نمونەگە کەسێکی ئاسایی ساڵی جارێک سەردانی دکتۆر بکە پێویستەکە ئەم نەخۆشانەی کە بە شێوەیەکی زگماکی نەخۆشی دڵیان هەیە ساڵی 2 جار یا 3 جار بەردەوام بن لە سەردانکردنی پزیشکێکی پسپۆر کە بتوانێت مامەڵە بکە لەگەڵ ئەو جۆرە نەخۆشانە و بتوانێت ماڵەمەڵە بکە لەگەڵ نەخۆشی منداڵە و بە تایبەتی نەخۆشی منداڵ و کاتێکیش ئەم نەخۆشە نەخۆشیەکی درێژخایانی وەکو زگماکی دڵی هەبێ لەبەر دوو حاڵەتی لەبەر دوو هۆکاری زۆر سادە یەکەمیان ئەو منداڵانی کە نەخۆشی لە دڵیانە هەبێ ئەو کەسانە لەبەر ئەوەی ڕێژەی ئۆکسسیژین ڕێژەی گازی ئۆکسسیژین لە ناو ئۆکسسیژینی تواوە لە ناو خوێنیانە کەمترە لە ڕێژەی خەڵکی ئاسایی لەبەرەوە مینای دانەکانیان
ئەو توێژاڵەی دەرەوەی ددان کە پارێزگایی لە ددانەکە بە شێوەیەکی لاواستر دروست ئەبێ. ئەمە کاتێک بە شێوەیەکی لاواستر دروست ئەبێ ئاساییە کە ئاسانتر هەڵ ئەوەرێت کلۆر ئەبێت تووشی نەخۆشی ئەبێ. ئەمە یەکەم. دووەم شت کە قەیچێکە با تووشی نەخۆشی بێ لێرەدا قەیئەکە لەبەر ئەوەی ئێمە ئەزانین هەموو ددانێک دوو بۆری خوێنی تایە، خوێنبەرێک و خوێنهێنەرێک لە ناو کرۆکی ددانەکەیە. کاتێ ئەم ددانە کلۆر ئەبێ و میناکەی کلۆر ئەبێ و دوای ئەوە عاجەکە کلۆر ئەبێ و میکرۆبەکان ئەگاتە سەر کرۆکی دانەکە، زۆر بە ئاسانی بەکتریاکان بەناو ئەم بۆرێ خوێنانەیە ئەتوانرێ بگوازرێتەوە بۆ ناو ڕێرەوی خوێنبەر و خوێنهێنەرە گشتیەکان و بچێتە ناو دڵ و ئەو بەکتریانەی کە لە ناو دەما هەن حەزیان لێیە و زۆر لەبارن بۆ ئەوەی لەسەر ڕووپۆشی ناو دڵ گەشە بکەن. لەوێ مشکلەیەکی گەورەتر دروستە بێ، کێشەیەکی گەورەتر بۆ ئەم نەخۆشانە دروستە بێ. حاڵەتێکیکەی ئەوەیە لەبەرەوەی ئەم جۆرە بناڵانە هەر لە مناڵیەوە با بڵێن تەشخیص ئەکرێن دەستنیشان ئەکرێن کە ئەو نەخۆشیانیان هەیە، شتێکی ئاساییە کە لە ماڵەوە لە چواردەورەکەیانە زیاتر نازیان هەڵەگیرێ کە زیاتر نازیان هەڵەگیرێ لەوانەیە حەزیان لە هەر شتێ بێ بیاندرێتێ. بۆ نمونە لەوانە شیرینیان زۆر بدرێتێ یا هەموو خواردنێک یا هەر کاتێک ببن بەکەم خۆرێکی دایم خۆر. ئەمە کێشەیەکیان بۆ دروستەکە کە معڕەزن کە بڵین ئەمانە لەبارن بۆ ئەوەی ددانەکانیان زۆرتر کلۆر بێ. لەبەر ئەوە پێویستە کات کە ئەم نەخۆشانە زوو سەردانی پزیشکی پسپۆری ددان بکەن و ئاگداری تەندروستی دەمودانیان بن لەبەر ئەوەی کاتێک کێشیان بۆ دروستەکە کێشەیەکی گەورەتریان بۆ دروستەکە لە مناڵێکی ئاسایی. بۆ کۆتایی بەرنامەکە بۆیە هاتوونەتە ئێرە لە پاڵ ئەم مینیانسانەیە دانیشتوین مینیانسەکە نشکەنەوە دروستکراوە خەیاڵانەی کە مناڵان زۆریان حەز لێتی و جوڵەیەکی زۆریان هەیە و زۆر بزۆکن. ئەمانە بزۆکی ئەم بابەتە پەیوەندی بە بزۆکی مناڵەکانی ئێمەوە هەیە. بە شێوەیەکی گشتی مناڵ بە بزۆکی و بە جوڵەوە جوانەکە ئێمە لە ئاڵلقەکانی ڕابردوو چارە بۆمان باس کردن کە تەمبەڵی چەند هۆکارێکی مەترسیدارە بۆ قەڵەبوونی مناڵەکانتان دوجار بۆ توژبوونیان بە نەخۆشیەکانی شەکرا بە تایبەتی شەکرە لە مناڵانە کە کۆنتترۆلکردنی زۆر زەحمەترە و پاشهات و کێشە تەندروستەکانی تری زۆر زیاترە. بەڵام ئەو مناڵانی کە نەخۆشی دڵیان هەیە ئەگەر نەخۆشەکان کۆنتترۆل نەکرێت ئەو کاتەوەکو مناڵی ئاسایی ئەگەر وشەی ئاسایی وشەیەکی ڕاست بێ توانای جوڵیان نابێ. ئەمانە زوو لە کاتی کارتۆنەکە زمانە هێنە دەرەوە. هەروەکو دکتۆراسۆ لە ناو بەرنامەکە بۆی باس کردن کە ئەو مناڵانی کە نەخۆشی زگماکی دڵیان هەیە و سەرەتا پیان نەزەندراوەیەک لە نیشانە سەرەتایەکانی دەرکەوتنیان بریتە لە شینبوونەوەی زمانیان و ئاراقکردنەوەی ناوچەوان و پشتەملیان لە کاتی شیردانە و لە کاتی شیر خواردنە شیر کەمە خۆن زوو ئەخەون بەڵام دیسان و زوو خەبەرامێت و دەدەقە چارەکێکە بەڵام ئەبێ ئەمەتان لێ تێکەڵاو نەبێت لەگەڵ دایکانێک کە خۆیان زوو مناڵەکە لە سنگ و مەمکی خۆیانەکەنەوە و تێرشیریان ناکەن. بە شێوەیەکی گشتیوەکو دکتۆراسۆ باسی کرد لە مانگی یەکەمی تەمەنی مناڵ کە شیر ئەخوا بەو مەرجەی تێری خوارد بێ ئەو کاتە مناڵەکە ساعتێک خەوی ئەبێ بەلای کەمەوە. بەڵامەوەتان لە بیر بێ دایکان ئەڵەن کە شیری مەمکی خۆمان مناڵەکانمان تێر ناکە ڕاست نییە. هەموو دایکێک هەر سنگێک هەر مەمکێکی دایکە کاتوانە دوو مناڵ بە ئیسراحەت تێر بکە و ئەو خواردنی کە ئێستا لە بەردەستی دایکان و ژنانی ئێمە هەیە کاتی خۆی لە بەردەستی دایکانی ئێمە و نەنکانی ئێمەیان نەبووە و ئەوان زۆر بە ئاسانی ئێمان بە شیری سنگ و مەمکی خۆیان گەورە کرد و تەندروستیی باشیان پێبەخشین با سوپاسەوە بۆ دایکی هەمومان. ئەوەی کە دەمێت سەرنجستانی بۆ ڕابکێشم ئەو مناڵانی کە نەخۆشی دڵیان هەیە سوپاس بۆ خوا دەستنیشانکردنەکەی لە کوردستانە و بە گشتی و لە سلێمانی بە تایبەتی ئاسانە و چارەسەرکردنەکەشی بە شێوەیەکی گشتی هەیە و زۆر بە باشی چارەسەر کراون و تیمەکانمان بە باشی کارەکەن. سەرنجستان بۆ ڕاکێشم کە لە خۆتانەوە مناڵ مەبەن بۆ سونەتکردن و بۆ سمینی گوێی هەتاوەکو دڵنیابن لەوەی کە تەندروستی لەشیان باشە و کە مناڵەکانتان تەمەنیان بوو بە 1 ساڵ ئەگەر نەخۆشی دڵیان هەیە یاخود نەخۆشی دڵیان نییە پێویستەکە پزیشکێکی دەمودان بیابینێ کە شارەزا بێت لە بواری دەمودانی مناڵانە بۆی کە فێرتان بکات چۆن دەمودانی مناڵەکانتان ئەپارێزن و لەگەڵ دەرچوون یەکەم دانی شیری مناڵەکانتانەوە پێویستەکە دەمودانیان بۆ بشۆن ڕۆژانە 2 جار پێش خەوتن و دوای نانی بەیانی لە ئەڵلقەی یەکەمی ئەم زەمبیلەی چارە باسی دەمودانی مناڵمان بۆ کردن کە ئێستا ناگەڕمەوە سەر ئەو باسە. خودار بێڵقەی داهاتووی چارە تایبەتە بە کێشەکانی بیستن لە مناڵانە هەتاو کاتە بەخوای گەورەتان نەسپێرم هیوادارم قەت پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێ. شەو شەوگارتان شاد و خواتان لەگەڵ.